حەزەکات ببێ بە فڕەکان ئەڕێ هەرچێک بێ ئیفرۆشم بەس کوڕەکەمیان کچەکەم بێ بە فڕەکەوان. ئەو نرخی کە باسیەکەن 65,000 دلار زۆر نییە؟ زۆر نییە، چونکە ئێمە گەر بتەوێت لە ئیسا لە یونان هەیە زۆر گرانە، لە عەمان هەیە کە محتەرەف نییە زۆر گرانە، ئێمە کردوانە بە 3-4 قیستیش. حەقی ئەو مقابلەی فەڕێکی عەسمان بلێنەی؟ ئینشاءڵڵا بە دواتوو. وەداهاتوو. ئێستانیمانە حالیان تا ئەرەمان نییە. وێدارم هەموو کوڕ و کچێکی کورد بێ بە فڕەکەوان چونکە کارێکی زۆر جیاوازە. ئێستا چەند خوێندکارتان هەیە؟ ئێستا تەقریبەن 10 کەسمان هەیە، 4-5 کچمانەیە لەگەڵ کوڕە. باشە ئەو نرخی کە باسیەکەن 65,000 دلار زۆر نییە؟ زۆر نییە، چونکە ئێمە گەر بتەوێت لە ئیسا لە یونان هەیە زۆر گرانە، لە عەمان هەیە کە محتەرەف نییە زۆر گرانە، ئێمە کردوانە بە 3-4 قیستیش، یعنی ئەو خوێندکارە توانێت 3-4 قیست پارەکە بات. لەبەرەوە زۆر کەمە، یعنی سابچیتە یونان بە 10 دەفتەر، ئەمە غێری قسمی داخلی، غێری من پارەی کتێب، غێری ئەوەی تەدریب هەمی پارەی ئێمە هەمووی لەسەرەوە پارەیە، بە جل، بە کتێب، بە ڕۆژانەیان بنوێیان نێننەوە، بۆ هەموو شتێکەوە ئەم کانێریم بۆ بەقانێریم بۆ یونان هەمی لەسەرەوە پارەیە، ئاین زۆر هەرزانە بەڕاستەکەی، بۆ یەکەم جاری شەمە لە کوردستان بکرێم شتە، لەبەرەوە سا خەڵکمان زۆر بۆ هاتووە کاڵێن نرخەکەی زۆر گونجاو بۆ ئێمە. باشە من باوشێکم بینی لێرە وتی سیارەکەی ژە خۆم بۆ فرۆشە بۆ کچەکەم. وەڵڵی تر ئەوە کەوتۆتە سەر ئەو کەسە هەیە حەزەکات ببێ بە فڕەکان ئەڕێ هەرچێک بێ ئیفرۆشم بەس کوڕەکەمیان کچەکەم بێ بە فڕەکەوان. زۆر کەسەیە خەوێکە زۆر لە شوێنی درەوە هات، لە هەڵەبجەوە، لە ڕانیەوە، لە دهۆکەوە هاتوون، ئەڵێ ئەبن بە فڕەکەوان ئەگەر حەچۆنە بێت، چکە شێکی زۆر تایبەتە، شێکی زۆر خۆشە بۆ گەنجێک، یعنی خاصن بۆ ئافرەت بەڕاستەکەی زۆر خۆش. پێکەوتنەکەی چەند ڕۆژی ڕابردوومان ئەمە تا چەند کاریگەری هەبوو تەلەبەی زیاتر بێت. وڵات تەلەبامان زۆر بۆ هاتەوە، بەڕاستەکەی خەڵک زۆر بینیونی زۆرمان بووە، زۆر سپاسانەکەین، بەڕاستەکەیەوە زۆر تەلەبەی ڕاجێشا بۆ ئێرە، خەڵکیی زۆر هاتووە کە 3 ڕۆژە و بەیانیژێن فڕۆکەخانەی عربەتیش مەجموعەیەکی کە هەمیان تەسویرەکەن هەم تەلەبەشمان بۆیێت بۆی فڕ بڕکەنەوە. حەقی ئەو مقابلەی فەڕێکی عەسمان بلێنەی؟ ئینشاءڵڵا بە دواتوو. وەداهاتوو. ئێستانیمانە حالیان تا ئەرەمان نییە کە هاتوو تدمان کە بە تەدریب لە خزمەتین. ئەی بەنیازت فڕۆکە دابین بکەن؟ سەرۆکان ئینشاءڵڵا گات ئی تەدریب کە تەلەبەکان دەست پێ بکردین. ئیستا 4-5 لێ حالیان تارەی تەدریب لە فڕۆکخانەی عربەت هەیەتی. چاوەڕی دەستی کۆم ئینشاءڵڵا.